کا خەرید لێەوە لە ڕامگرتیت ببوورە مەبەستی پرسیارەکەی من ئەوە بوو کە هەم لە ڕووی سەربازیەوە چالاکی حیزبی دیموکرات ئێستا لە نێوخۆی ئێران کەم بۆتەوە و زۆر بەرچاو نییە، هەم لە ڕووی فکری و استراتیژی سیاسیەوە وەک پێویست دەستی ڕناگە بە شوێنە دوورە دەستەکانە. مەبەستی من لە کەمبوونەوەی فعالیاتی حیزبی دیموکرات لێرەوە بوو. یەکەم ئێستا لە ئێراندا هیچ لایەنێکی سیاسی دژی کۆماری ئیسلامی ناتوانێت بە ئاشکرا فعالیتی خۆی بکە. ئەو جاگەوەی ئەو مەجالش بۆ حزبی دموکرات نییە. مادام ئەو مەجارە نیە زۆر زەحمەتە موقعیەتی حزبی دموکرات بە شێوەی ئاشکرا هەڵسەنجێنین. دووهەم لەباری استراتیژی و فکریەوە ئێمە چۆن هەڵسەنگاندنێک بکەین لە دەرەوە لە هەمووی ئەو کۆڕ و کۆمەڵانی کە پەیوەندی بە ئێرانەوە هەیە دەگیرێ بەحەز دەکرێت قسە دەکرێت ئێران هەڵدەسەنجێندرێ قسە لە دروستکردنەوەی داهاتوی ئێران دەکرێت حتمما نوێنەرانی حزبی دموکرات بەشدارن. جاگەروایان ناکرێت مەسەلەی کورد و حزبی دموکرات نادیدە بگیرێ. سێهەم ئێمە لە زۆوە ئاڵلقەی تەشکیلاتی نەهێنیمان لە نێو خۆی وڵات بووە. ئێستاش کۆمەڵانێکی خەڵکەنە لە فعالیت و چالاکی دابوونە ڕەنگە گیرابن، زیندانی کرابن، ئیعدام کرابن و تەنانەت ئێمە لە سەردەمی ئێستادا بە جۆرێک کار دەکەین لە سیستمی یەکجار زۆر ئەمنیەتی و نظامی جمهوری ئیسلامیدا ئەو تەشکیلات و ئەو ڕێخستنە نەهێنێکە هەمانە وا بە ئاسانی تێدا نەچێ. و دوای ئەوەش هەروەشی پێشوو ئاماژەم پێکرد بە مناسبەتەکانی جۆرا و جۆر کە تەلویزیۆنەکانی هەردوو لای دموکرات داوایان لە کۆمەڵانی خەڵک کردووە، سیاست و شعار و داوای ئێمە چۆتە نێو کۆمەڵانی خەڵک عکس العملی خەڵک دەری خستووە کە حزبی دموکرات هەرچەند بە شێوەی ئاشکرا لەوێ حزوری نییە، هەرچەند هێزی پێشمەرگەی فعالیتی نظامی ناکا، بەڵام لە بیر و هۆشی کۆمەڵانی خەڵکدا ماوە و تەشکیلاتی نەهێنەکەی کار دەکا. و دوای ئەوانە پێشوش من ئاماژەم پێکرد قورسایی کاری ئێمە لەسەر ئەوەیە کە خەباتی مەدەنی بکەین بە شێوەیە کۆمەڵانی خەڵک فێری خۆ سازماندان و ڕێخستن بدەین بە ژن و بە پیاوەوە لە کۆر و کۆمەڵی ئەدەبی و فەرهەنگی تا مەسایلی شار و قانونی و ئەوانە بە حەدی ئەقەلی زەرەر بتوانن زۆرترین دەرفەت بۆ فعالیت و چالاکی خۆیان بێن نەگۆڕێ. ئێمە ئێستا زۆرتر چوارچێوەی کار و فعالیتمان ڕاستەکەی خستوتە نێو ئەو پانتاییە، لەو پانتایەدا زۆرتر کار دەکەین. بەراورد بووی کە دەرفەتی سیاسی لە نێوخۆی ئێرانە لەبار نییە بۆ هیچ حیزبێک نەک بۆ دیموکرات بەتەنها، کەوایە ئێوە چەند توانیتانە کەڵک لە جالی کوردی لە ڕۆژئاوا وەربگرن، ئەو کوردە بە لێشاوە بێشماری کە لە تاراوگا ئەژین. حزبی دیموکرات چەند توانیوەتی پەیوەندیشی ئەکتیف و سیاسی لەگەڵ ئەم جالی کوردی دروست بکە و بیکاتە پاڵپش بۆ درێژدان بە خەباتی سیاسی خۆی. ئەو بەشێک لەو کوردانی کە لە وڵاتانی ئوروپایی و ئوسترالیا و نیوزیلند و کانەدا و ئەمریکانە ئەندامانی حزبی دموکرات بوونە یا کوردی کوردستانی ئێرانن لەوێ دەژن، تەبیعەتەن پەیوەندی و ڕێخستنی تەشکیلاتی و فعالکردن و چالاکردنی ئەوانە لە کۆر و کۆمەڵی جۆرا و جۆردا بەردەوام لە گۆڕەدا هەیە و بە هیممەت و توانایی بەشێکی زۆر لەوانەیە کە حزبی دموکرات ئەو مەجارەی بۆ ڕوخساوە چ لە ئوروپا چ لە ئەمریکا لە کۆر و کۆمەڵی جۆرا و جۆر بێتە گۆڕی و مەسەلەی کوردیش لێ مەترح بکە. ئەوە یەک. دوو، ئێمە تێکۆشاوی لەو ئیمکان و دەرفەتە کەڵک وەربگرین لە کاناڵی تەلەڤیزیۆنەکانی خۆمانەوە ئەو ئەقلیەتی کەوان تەجروبەیان کردووە منتەقیری ئێران و کوردستانی ئێران بێتەوە و لەوان دیسان کەڵکمان وەرگرتووە پەیوەندی و علاقاتێکی زۆر لەگەڵ ئێرانەکان بگرن. بۆ لەگەڵ ئێرانەکان ئێمە لە کوردستان مەسەلەکەمان بۆ خەڵک ڕوون و ئاشکرایە. خەڵک لە کوردستانی ئێران دەزانن کە داواکەیان چییە و لە سەرچی و بۆچی خەبات دەکەن، بەڵام گرفتی سەرەکی ئێمە ئەوەیە لە دەرەوەی کوردستان دەبێ خەڵکیی زۆر لە مەسەلەکەی خۆمان تێبگەێنین. ئێمە دەبێ خەڵک لە تاران و مەشهد و ئیسفەهان و شیراز و ئەو شارە گەورانە لە قەزیە کورد تێبگەێنین. وێ ئێمە لەو دوایانەدا مادام باوەڕمان بەوەیە کە مەسەلەی کورد لە ئێران لە چوارچێوەی ئێراندا چارەسەر بێ، دەبێت دۆست بۆ خۆمان زۆرتر پەیدا بکەین، یارگیری بکەین لە نێو ئەو خەڵکانەی دەرەوەی کوردستان. قورسایەکیشمان لەسەر ئەوە بووە، بۆیە هەمووی ئەوانە لەسەرێک دەستیان داوەتە دەستی یەکتر کە ئێمە ئەو پەیامە بە کۆمەڵانی خەڵک لە ئێران بدەین، بە حکوومەتی ئێستا بدەین بەوانەی کە دەیان هەوێت لە داهاتوودا ئەگە حکوومەت بگۆڕێ و یا ئەو حکوومەتە نەمێنیە ئەو پەیامە بدەین کە دامەزرانەوەی ئێران و قسەکردن لە دروستکردنەوەی ئێرانێکی دیکە ئەگە تەوەجۆ بە مەسەلەی کورد نەکا، کورد فاکتۆرێک نەبێت لە هەمووی ئەو پرۆسێسەدا دیسان ئێران ناتوانێت ئەمنیەت بەخۆی ببینێتەوە و نابێتەوە بۆ ئێرانە کە وڵامی نیازی هەموو تەنەوعاتی ئێران بداتەوە. ئێمە لە هەمووی ئەو چوارچێوەیەدا بە شێوازی جۆرا و جۆر فعالیت و چالاکیمان هەیە. بڵێ ساڵی 1992 ئێوە پێگەی سیاسی و خەباتی سیاسی خۆتان لە قەندیل جێهێڵن و دێنە خوارەوە. دەوتێت ئەمە یەکێکە لە هەڵە استراتیژی سیاسیەکانی حزبی دیموکراتی ئەو کات. پێشتریش پارتەکانی باشوور بەر لە تیرۆرکردنی دکتۆر سەعیدی شەرەفکەندی داوایان لێ کردو کە لە قەندیل بێتە خوارەوە، بەڵام ئەو ڕازی نەبوو. کەوایە بۆچی لەنەوە دووە ئێوە لە قەندیل دێنە خوارەوە؟ بۆ من زۆر زەحمەتە ئێستا
قەزاوت لەسەر ئەو بڕیارە بکەم بڵم دروست بۆ یان نادروست بووە کە ئەو سەردەم گیراوە من نە لە منتەقەی قەندیل بووم نە لە ڕێبەری حزبی دموکراتدا بووم نە لەو شەڕایەتدا بووم کە وەزعیەتە هەڵسەنجێنم بەڵام تەبیعەتەن ئەوەی کە حزبی دموکرات لەو بنارە هاتە خوارێ و لە دەوروبەری کۆیە نیشتەجێ بوو تەغیرێکی گەورە بوو لە ژیانی حزبی دموکراتدا بە دیوی خراپ یا باش تەبیعەتەن دەکرێت لێکدانەوەی جۆرا جۆر بکری ئێمە هەتا لە مەناتقی کوردستانی ئێران نزیکتر باین باشتر بوو ئاڵقە و پەیوەندێکی زۆرتر دەبوو لە موقعیتێکی باشتردا دەبووین ئەو بنارانە بۆ تەبیعەتی ژیانی حزبێکی وەک ئێمە کە بە بنە ماڵە و بە کادر و بە پێشمەرگا زۆر لەگەڵ ئەو جوورە تەبیعەتە ژیاوە تێیدا بۆ تێیدا خۆی پێگەیاندووە لە هەموو بابەتێکەوە گونجاوتر و مناسبتر بوو کەوایە توایە بینی ئەگەر حیزب لە قەندیل نهاتاتە خوارەوە بارودۆخی ئێستای حیزبی دیموکرات بەم شێوەی ئێستا ناوکە بە ئەوەش بڵم ڕەنگە ئێمەگەل لە قەندیلیش ما باینایە خۆ نەمان دەتوانانی حکوومەتی ئێران بڕوخێنین حکوومەتی ئێران لە قەندیل ڕناڕوخە وە ڕەنگە نەمانتوانی بە سەرێشەیەکی زۆر گەورە بۆ ئێران دروست بکەین بەڵام لە هەموو بابەتێکەوە ئەو منتەقە بۆ وەزئی حزبی دموکرات باشتر و مناسبتر بوو تا ئەو شۆنانێکی ئێستالێتی ساڵی 1970 شەهید دکتۆر عەبدوڕحمانی قاسملوو لە تاو فشار و زۆری هێزەکانی ئێران پەنا بە کوردستانی باشوور هێنێ و بۆ حیزبەکانی کوردستانی باشوور هێنێ و کە ئەو کات پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی و حیزبی شیوعیە بێت کام لەو حیزبانە لەو ڕۆژگارەیە داڵدە و پشتیوانی سیاسیان لە حیزبی دیموکرات کرد و کامیشیان پشتیان تێکرد ساڵی چەند 1970 دوای ئینقلابی ئێران دوای ئینقلابی ئێران لە ڕاستیدا حزبی دموکرات ئەوەندە لە نێو کۆمەڵانی خەڵکدا بوو لە کوردستانی ئێران ئەوەندە خەڵکی لەگەڵدا بوو ئەوەندە لەباری خەڵک و تەنانەت چەک و چۆڵ و ئیمکاناتی مادی دەوڵەمەند بوو تەسەور ناکەم احتیاجی بەوە بوو بیە لەو سەردەمدا پەنای بۆ حیزبەکانی کوردستانی عێراقی نابێ بەڵام تێدەکۆشا لەگەڵ هەمویان عێلاقات و پەیوەندی خۆش بێ ئەنی لە موقعیەتی احتیاجێکی ئاوا گەورەدا نەبوو کە بێ لەسەر نیاز علاقە لەگەڵ ئەم حزبیا ئەو حزب دروست بکە دەورانی تەلایی حزبی دموکرات بوو دەورانی باشی ژیانی حزبی دموکرات بوو دوای ئینقلابی ئێران وە ماوەیەک دەوترێت دووباڵی جیاوازی حیزبی دیموکراتی کوردستان و ئینشقاقبوونی بە تەنها هۆکارێک نییە بۆ ئیشکالی سیاسی بەناو حیزبەکە بەڵکو لە لایەکی ترەوە قسە لەسەر ئەوەیە کە ئەم دووباڵە بە جۆرێک جۆرەکان دابەشە بن بەسەر پارتی وێشێتیە لەم بارەوە چی ئەڵێت قسە لەسەر ئەوەیە کە باڵەکەی مستەفا هیجری نزیکە لە پارتیە و باڵەکەی ئێوەش نزیکە لێشێتیەوە نە لە ئینشعابەکەی پێشوو کە لە زمانی حیاتی دکتۆر قاسملوودا بوو نە لەو ئینشعاب و لەدبوونەکەی ئەخیردا ئەگەر ئێمە بێنین متالعی بکەین من ئاوای تێدەگەم نە ئینشعابەکەی پێشوو نە ئەوە نەخەتای پارتی دموکرات بوو نەخەتای یەکێتی نیشتمانی کوردستان بوو بەڵکە ئەو لەدبوون و ئینشعاباتە خەتای ڕێبەرانی حزبی دموکرات بوو هەم لەوەی پێشوو هەم لەوەی ئێستا کە پێک نەهاتن دەی باشە بە ئەوان پێک هاتبان میکانیزمێکیان بۆ کاری هاوبەش لەگەڵ یەکتر دیت باوە مشارەکەتی هەموو لایەکی تێدا باە پەنامان نەبربا بۆ خۆشم یەکێک لەوانم پەنامان نەبربا بۆ سەر ناوچەگەری و دەستەبەندی و جناحبازی شتی ئاوە جا باشەگەر ئێمە لە حزبەکەی خۆماندا مشکلاتی خۆمان بەیەکەوە حەل بکەین ڕێگا چارەکان ببینینەوە گرفتی خۆمان نەچێتە دەرێ خەڵکی دیکە بۆ تێوە بدەین نا من زۆر بەڕاشکاوی دەڵم هەمووی ئینشعابەکان خەتای بەڕێوەبەرانی حزبی دموکرات بوون لەر سەردەمەیدا کە تێیدا ژیاون نەخەتای پارتی دموکرات و نەخەتای یەکێتی نیشتمانی کوردستانە من ئەگەر بۆ خۆم لە خانەوادەی خۆمدا نێڵم خانەوادەکەم لەت بێ بۆ مەجال دەدەم خەڵکی دیکە بێتە نێو چێشەکەم من مەبەستم ئەوە نییە کە گوناهی ئینشقاقی حیزبی دیموکرات پارتیە یەکێتی بوو ئەوەندەی کە مەبەستم ئەوەیە کە هەمیشە پارتی یەکێتی جۆرێک لە سیاسەتی توانەوەی حیزبە بچووکان لە نێو خۆیانە کار پێیەکەن ئەمەش بە جۆرێک جۆرەکان ڕوبڕووی حیزبی دیموکرات بۆتەوە من مەبەستم ئەوە بوو کە ئەوان ئیشیان لەسەر ئەوە کردو کە هەریەک لەو دووباڵە جیاوازە لە نێو خۆیانە نزیک ببنەوە سوزانم توانەوەیکی سیاسی لێ خۆیانە نەک ئەوان دەستیان هەوە بێ لە ئینشقاقی سیاسی من نێوی دانانیم توانەوە بە نسبەت لانی کەم ئێمەی دموکرات بەڵام تەبیعیە هەموو حزبێک حەول دەدا دۆست بۆ خۆی زۆر پەیدا بڵێ تا ئەوجەی پەیوەندی بە ئێمەوە هەیە وەک حزبی دموکراتی کوردستان علاقات و ڕەوابطمان هەم لەگەڵ پارتی دموکراتی کوردستان زۆر خۆشە هەم لەگەڵ یەکێتی نیشتمانی کوردستان زۆر خۆشە بۆیە تەبیعیە بەلاخەرە هەر حزبێک هەوڵ بدا دۆست بۆ خۆی پەیدا بکە هەوڵ بدا گفتمان و بۆ چوون و ڕێگا چارەکانی خۆی
بخاتە بەر قەزاوەتی خەڵکێکی زۆر ئەوە تەبیعەتی کاری سیاسی و حیزبایەتیە کە دەبێت لە هەوڵدابی دۆست بۆ خۆت زیاد بکەیت. مەڵێ پرسیارەکە ئەوەیە ئەسلی پرسیارەکە ئەوەیە کە لە مێژووە شەهید دکتۆر عەبدوڕحمانی قاسملوو پەیوەندیکی زۆر خۆش و زۆر باشی لەگەڵ تاالبانی و نیشتۆ مستەفا هەبووە چۆنە لە ئێستا باڵێک لە دیموکرات پەیوەندی لەگەڵ پارتیا هەیە من پێم وایە هەردووک باڵی دیموکرات ئێستا با حدێقەلەوە بە وەکالەتی هەردوو گڵا بڵم هەردووک باڵی دموکرات پەیوەندی باشن لەگەڵ هەردوو لای پارتی دموکرات و یەکێتی نیشتمانی هەیە ئەوەی پێشووی تەبیعەتەن جەنابی مامجەلال و دکتۆر قاسملوو علاقات و دۆستایەتێکی دێرینیان لەگەڵ یەکتر هەبووە تەبیعەتەن لە تەمەندا لێک نزیک بوونە لە جەهانبینیدا لێک نزیک بوونە و شتێکی شاراوە نییە. بەڵێ مامۆستا عەبدوڵای حەسەنزادە لە دیدارێک هاڵێت ئێمە زۆر بە ئومێدەوە سەیری ئەو ڕووداوە سیاسیانەکەین کە لە تووشی هاتوونەتە پێشێ کەوایە پەیوەندی و هەماهەنگی ئێوە لەگەڵ ئەو پارتە سیاسیانی نێوخۆی تورکیا چۆنە؟ ئێمە لە ئەنتەرناسیۆنال سوسیالیستە کە لەوێ حزورمان هەیە و بەشدار دەبین بەدەپا ئەو حیزبە کوردێکە لە کوردستانی تورکیا فعالیت دەکە ئەوانیش لێ بەشدار دەبن بە شێوەیەکی زۆر تەبیعی علاقاتمان لەگەڵوان زۆر خۆشە چون لانی کەم جیاواز لە قەزیەی کوردی لە ئەنتەرناسیۆنالی سوسیالیست یەکتر دەگرینەوە. دووهەم ئێمە لەگەڵ ئەو جم و جۆڵە سیاسیە دموکراتیکەی کە لە تورکیا لە ئارادایە ئێمە لەگەڵیدا هەین و پێمان خۆشەوە بە قووت بێ و بەهێز بچێتە پێشیە. بۆیە سیاسەتی ئێمە ئەوەیە کە کۆمەجی ئەو ئەقلیەتە بکەین کە بەرەو ڕێگا چارەیەکی دموکراتیک و لە ڕێگای دیالۆگ و گفتوگۆ تەسبیت بەوجێ بکەوێ. کەوایە لەگەڵ پارتەکانی دەرەوەی تووشیا پەیوەندیتان چۆنە بە ڕوونتر بڵێم لەگەڵ پارتی کرێکخانەی کوردستان و پژاکە پەیوەندی حیزبی دیموکرات چۆنە دەوترێت لە ناوەڕاستی نەوەدەکانە ئێوە ویستوتانە هاوکاری پارتی کرێکخانەی کوردستان بکەن؟ ئێمە لەگەڵ پارتی کرێکارانی کوردستان هیچ دوژمنایەتێکمان نییە. ئەی دۆستایەتی لە ڕوانگەی ئێمەوە پارتی کرێکارانی کوردستان حیزبێکی کوردی کوردستانی تورکیەیە سیاسەتی خۆی چۆنە بەرامبەر بە تورکیە بۆ خۆیان بڕیار دەدەن مادام دژمنایەتیمان نییە دلیلێک نابین ئێمە لە دژی ئەوان بین لە دژی پەکەکە بین بەنسبەت دۆستایەتیش مەوردی ئەوەی کە ڕاستیەکەی بەیەکەوە لە شوێنێک یەکتر زۆر ببینین مەجلیسێک کە بێ کۆنگرەیەک کە بێ جێگەیە کە بێ هاوکاری یەکتر بکەین ئەو شوێنانە کەمە یعنی شوێنی هاوبەشی نێو دەوڵەتی دموکراتیک مؤسسەیە کۆر و کۆمەڵێک کە پەکەکە و حزبی دموکرات لێوێدا خۆ ببینەوە ئەو شوێنانی یەجگار زۆر کەمن مەوریدی ئاوامان نبینەوە بەڵام لەگەڵ بەتەپە ئەوەی کوردستانی تورکیا زۆر بە ئاشکرا ئەو علاقاتەنەمان خۆشترە و بە منەزەمی لە گۆڕێدایە. مەڵێ لە ماوەی یەک ساڵی ڕابردوودا و ڕێک 11 مانگ بەر لە ئێستا بەڕێز عەبدوڵای موحتەدی سکرتێری کۆمەڵی حیزبی زەحمەتکێشانی کوردستان کتێبێکی بڵاو کردەوە هەردوو باڵی حیزبی دیموکرات حساسیەتێکی زۆر و گرژێکی زۆریان بەرامبەر بەو کتێبەنوان بەڵام لە چەند ساڵێک بەر لە ئێستا ئیبراهیمی عەلیزادە کتێبێکی لە هەمان شێوەی ئەو کتێبەی عەبدوڵای موحتەدی بڵاو کردەوە ئێوە هیچ دەنگۆیەک و هیچ قسەیەکتان لەسەر نەکرد هۆکاری گرژی ئێوە بەرامبەر بەو کتێبەی بەڕێز عەبدوڵای موحتەدی چی بوو؟ تەبیعەتی عەکسول ئەمەلی هەردوو لای دموکرات بەرامبەر بەو کتێبە لێک جیاواز بوو بەڵام هەردوو لە هەڵوێستیان هەبوو خوێنەوەیان هەبوو ڕوانگەی ئێمە ئەوە بوو کە مادام ئینسان مێژوو دەنووسێتەوە بەسەر ئەو بەشە لە مێژووی کورد و حیزبەکان کە خوێنی لێڕژاوە بەداخەوە شەڕی تێدا بووە بە جۆرێک بچێتە نێو ئەو مێژووە قەزاوەتی یەکلایانە نەکە بۆیە قەزاوەتی یەکلایانە بۆ نەکە ئەگە قەزاوەتی یەکلایانە بکە خەتاکە دەخاتە لایەکەی دیکە خەتا کەم بۆ خۆی دادنێ لە نەتیجەدا لایەکەی دیکە لێی وەدەنگدێ ئێمە هەڵوێستەکەمان ئەو بوو وا باشە کاتێک بە مێژووی کێشەکانی نێو خۆیدا دەڕۆینەوە قەزاوەتی یەکلایانە نەکەین یا خۆی لێ ببوارین یا بڵین بەداخین لەوەی کە ئەو ڕووداوە ڕوویدا و کۆمەڵێک لە پێشمەرگی هەردوو لەو کێشانەدا تێیدا شەهید بوون. دەوتری حیزبی دیموکرات هێندە هاوپەیمانەتی حیزبی باسی بەلاوە گرنگ بووە هێندە ئامادە نەبووە کە لە پێناو پەیوەندی بەستن لەگەڵ کوردەکان پارتەکانی تری باشوورە زیان بە پەیوەندی نێوان خۆی و بەعەز بگەێنێ ئایا هیچ کات ئەوان مەبەستم پارتەکانی باشووری کوردستانە ئەوان دەست پێشخەریان کردووە لەوەی کە پەیوەندی لەگەڵ ئێوە بگرن ئێوە ڕەتان کرد بێتەوە؟ ئێمە خۆ پەیوەندیمان لەگەڵ پارتەکانی باشووری کوردستان هەمیشە هەبووە لە دەورانێکی زۆر بەڵام پەیوەندیی ئاوا کە ئیلزامات و تەحوداتێک بینی حزبی دموکرات و حزبی بەحسە بێ لەلایەن حزبی دموکراتەوە نەبووە این تۆ بە سەنەدی علاقاتی ئێمە لەگەڵ حزبی بەحسدا بڕۆی چاو علاقاتە شێوەی قەراردادی دوو حزب بێ چاو علاقاتە لە شتی هاوبەش لە چوارچێوەی کۆنگرەدا بێ
سەو عیلاقاتە بێتە نێو ئیلزامات و تاحوداتێکی عملی لە ڕاستیدا هیچ شتێکی ئاوا بینی حزبی دموکرات و حزبی بەعز لە گۆرەدا نەبوو. یعنی هیچ کات لە ڕاگەیانەکانی حزبی باسەوە دەرنەکەوتون سەرکردایەتی زەحمەتی کێشەوەی بە حزبی دموکرات نە حزبی بەحز لە ڕۆژنامە و ڕاگەیانەکانی ئێمەدا ڕەنجی داوەتەوە نە ئێمە لە شتەکانی ئەواندا ڕەنگمان داوەتەوە. علاقاتی ئێمە لەگەڵ حکوومەتی عێراق لەو وەختی علاقاتێک بوو سرفەن لە پەیوەندی لەگەڵ بەرژەوەندێک کە پەیوەندی بەوە هەبوو حکوومەتی عێراق دژی حکوومەتی ئێران بوو دەنا علاقاتێک نەبوو خۆی نەخواستە بەحس لەگەڵ حزبی دموکرات شتی هاوبەشیان هەبێ. دەڵێن شەڕی ئێوە لەگەڵ کۆمەڵە جۆرێک لە ترس بوو لە کۆمەڵە وەک حیزبێکی چەپ کە ئەو کات زۆربەی ڕۆشنبیر و نوخ بە و باسەوادەکانی ئەو دەما لە دەوری کۆبوونەتەوە و حیزبێکیش بۆ کە ئافرەتیایە بەشداری کردو. ئایا بە فعلی ئێوە ترستان هەبوو لە کۆمەڵەوە؟ یەکەم نخبە و ڕووناکبیر و ڕەوشن فکر لە 6 ساڵ پێش ئەوڕۆ دەگەڵ حزبی دموکراتدا بوونەوە حزبی دموکراتیان دامەزراندو کە کۆمەڵە 40 ساڵ دواتر لەدایک بووە. جاگەوایە نخبە و ڕووناکبیر و ڕەوشن فکر و ژن لە هەردووک لای ئەو حیزبانەدا بوونە ئەوە نییە. بەڵام ئەوەی کە ئایا ئێمە نیگەرانی ئەوە بووینە کە کۆمەڵە ڕشت بکە و یەکێک لە هۆیەکانی شەر ئەوە بوو بێ ڕاستیەکەی ستانەدێک لەوە لە گۆڕێدانە. بەڵام من زۆر بەڕاشکاوی شەڕی کۆمەلە و حزبی دموکرات و شەڕی حزبەکانی دیکە دەخەمەوە ئەو خانەیە هەر یەکتر تەحمل نەکردنە دەسەڵات خوازی و پاوانکردنی دەسەڵات و ئەو شتانە بووە. بڵێ لە چەند ساڵی ڕابردووە ئێوە سکاڵای یاساییتان لە دژی بزوتنەوەی ئیسلامی تۆمار کرد لەسەرەوەی کە چەند پێشمەرگەیەکی حیزبی دیموکراتی کوردستان تەسلیمی ئێران کردووە. ئاکامی ئەو سکاڵایە بەشوێ گەشت ئێوە ترستان لەوە نییە کە بە جۆرێک لە جۆرەکان پارتیوێشێتی بەهۆی نزیشیان لە ئێرانەوە گرفتێک بە ئەو دادگایە دروستکەن یاخود دەرەنجامەکانی دادگایەکە بەشوێ گەشت ئەگەر بکرێت بە وردی باسی ئەو ئەوەندەی من بزانام هیچ دادگایەکی لێ نەکەوتوێتەوە، هیچ ئاکامیشی لێ نەکەوتێتەوە و لە ڕاستیدا معادلاتی سیاسی ئێرە و تەوازونی هێزەکان و کێشەکان و مەوزوعەکان زۆرێکە کە ئێمە زۆر نەچوینەتەوە نێو ئەوانە. ینی زۆرمان هەوڵ نەداوە بە دوای ئەوە دابڕین ئەو کێشە زۆر زیندوو بکەینەوە بۆ ئێستاش. لانی کەم ئێستا شتێکی ئاوا بەڵام ئەو کەیسە لە دادگایە ینی ئێوە تۆمارتان کردووە. من هێستا هیچ خەبەرێکم نییە بەڕاستی هیچ حزوری زیهنم نییە ئێستا نازانم ئەو کەیسە لە کامە دادگایە بە چ شێوەیەک تۆمار کراوە تا چۆچۆتە پێشیە. بەڵام ئێستا وەک کەیسێکی زۆر فعال لە گۆڕێدانێ وەک مەوزوعێک لە گۆڕێدانێک ئێمەستا بە دوای دابڕینەوە. تۆ چۆن وەک سکرتێری حیزبی دیموکرات ئاگاداری ئەوەنیت کە بزوتنەوەی ئیسلامی پێشمەرگەی دیموکراتیان تەسلیمی ئێران کرد؟ ئاگاداری وەهم ئەی چۆن لە ڕووداوە ڕوویداوە لەبیرکردنی فرامۆشزان چۆنە دووشتە لە بیرکردن کە نییە لە بیر ناکرێ و بەڵام تۆ چ لە دژی ئەوە دەکەی چ بۆ ئەوە دەکەی چ شتێک عملیە چۆن عملی نییە ئێمە لە چه شڕایەتێکدا هەین وەزعیەتی ئێرە چۆنە هەمووی ئەو فاکتۆرانە دەست دەدەنی دەستی یەکتر کە ئەو کەسە لای ئێمە ئێستا ئاوە ڕاگیراوە یعنی لای خۆمان چەندە زیندوی بکەینەوە بیکەینەوە نەیکەینەوە بەرژەوەندێکە لە چۆدایە کێشەکە لە چۆدا هەیە لە چه موقعێکدا قەرارمان گرتووە لە ڕاستیدا هەمووی ئەوانە دەستیان داوەتە دەستی یەکتر ئێمە ئەو مۆزوع ئەمان ئاوەڕاگرتووە. ئێوە بەشداریتان لە سەرجەم ئەو کەمپینانە کردووە کە دژی سێداردان و لە قەنارەدانی ئینسانە لە ئێران بەڵام خۆتان تا ئێسش گول لە بارانکردن و ڕەمیکردنتان هەیە وەک حیزبی دیموکرات ئەم دژیەک و پارادۆکسە لە حیزبی دیموکراتە چۆنە؟ وڵا نازانم گول لە باران کردو و ڕەمکردن چۆن چ شتێکەیە بەڵام ئەوەندەی من بزانم لە حیزبی دیموکراتدا ئیعداممان نییە گول لە بارانمان نییە ئێستا دەیان ساڵان دەسەڵاتی نظامینە نەمەوزوعێکی نظامی دادگای نظامی لە کێشەیەک دابین هات پێتە گۆڕێ و کە ئێمە بڕیاری ئیعداممان دابێ بۆیە ئیعدامکردن و گول لە بارانکردن و ڕەمکردن ئێستا لەگەڵ ئێمە نەماوە لە دەورانێکیدا کە ئێمە لە شەڕدا بووینە لەگەڵ جمهوری ئیسلامی ئەگە مەوردی هەبوو بێ ئێمە مەجبور بین ئیعدامێکمان کردووە کە مەوردانە زۆر کەم بوو حیزبی دیموکرات بەرەو ئەوە دەڕۆی کە ئەوەی تێدا نەبێ تەواو دادگای خۆی هەبووە بڕیاری خۆی لەسەر هەبووە بەڵام بە دەگمەن شتی وا هەڵکەوتووە لە حاڵێکدا کۆماری ئیسلامی بەدێشا و خەڵکی لە ئێمە ئیعدام کردووە. هەندێک لەو کەسانی کە لە زیندانەکانی ئێوە زیندانی بوون دەڵێن زیندانەکانی حیزبی دیموکراتی کوردستان هیچ رێوشوێنێکی مافی مرۆڤ و دیموکراسی تێدا نییە. چەند ڕێکخراوەکانی مافی مرۆڤ ڕێکخراوەی دەوڵەتەکان ئاگاداری ڕەوشی زیندانەکانی ئێوەن؟ دەیان ساڵە ئێمە زیندانمان نییە بەڕاستیش چون ئێمە بۆ خۆمان حیزبێکین لە تەبعید داینا ئەوەی یەکە سەن زیندان لە حیزبی دیموکراتدا وجودی نیە ئێستا. دوای ئەوە ئێمە لەگەڵ سازمانێکی سوئیسی
لە پەیوەندی لەگەڵ مافی منداڵان لە پەیوەندی لەگەڵ مین لە پەیوەندی لەگەڵ زۆر مافی دیکە تەنانەت قەراردادیشمان ئیمزا کردووە و لە هەمووی ئەو شوێنانەی کە نوێنەرانی حزبی دموکرات لە ئاستی نێودەوڵەتیدا لە پەیوەندی لەگەڵ یاسا و ڕیسا و منشورەکانی مافی مرۆڤ کار دەکەن لە هەموو شوێنێک تاحودات و ئیلزاماتی حزبی دموکرات دووباتە دەکەنەوە کە ئێمە لە نێو ڕیزەکانی خۆماندا ئەو مافانە لە بەرچاو بگرین و بێ احترامیان پێ نەکەین. بەڵێ چەند پێشمەرگەیشی حزبی دموکرات لەم دوایانە خۆیان کوشت لە کەمپەکانی ئێوە. ئایا ئەمە هۆکارێکی سیاسی یا کۆمەڵایەتی یا فکری لە پشتەوە بوو؟ دیاردەی خودکشی شتێکی ئینسانیە لە کۆمەڵهای زۆر مۆدێرن و دموکراسیشدا هەیە لە کۆمەلگای زۆر دواکەوتوشدا هەیە. نازان بەڕاستی چەند بوونە لە کەمپەکانی ئێمەدا بەڵام شتی وا هەبووە لە کەمپەکانی حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان کە لە باشووری کوردستاندا هەن ئەو شتانە ڕوویداوە. تەسەور ناکەم ئەو خودکوشیانە جێگای داخ و تەئەسوفە هیچی مەوردی سیاسی بوو بێ. ینی زۆرتر شتێکی شخصی ئینسانێک لە مەرحەلەیەکدا بەداخەوە بەبوون بەس دەگا و بەشیەوە ناخۆشە کۆتایی بەژیانی خۆی دێنێ. بەڵێ کار و چالاشی ئێستاتان لە نێوخۆی ئێرانە لە ڕووی فکری و سیاسی و هوشیاری نەتەوەییەوە بۆ بەراورد بە و بارودۆخە تازەیەکی ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوی نەهاتووە هیچ پرۆژە و پلانێکی تازە لە بەردەستانیە کە چیدی حیزبی دیموکراتی کوردستان ئەو بێدەنگیە بشکێنێ و دەست بکاتەوە بە خەباتی سیاسی و خەباتی فکری خۆی لە نێو شارە کوردیەکان هیچ نەبێ ئەو شارانەی کە نزیکن لەسەر سنوورەکان و دەستان پێ ڕاگە. چه پلانێک لە ئێستا لە نەو حیزبی دیموکرات لە ئارادایە بۆ ئەوەی کە ئیش لەسەر ئەو پرۆژەیە بکەن؟ پلانی یەکەمان ئەوەیە بەدانیشتن لەگەڵ لایەنە سیاسەکانی دیکەی کوردستانی ئێران تێبکۆشین بە تەجروبە و ئەزبوونی ئەو چەند ساڵە لێک نزیک بینەوە بەرەو دروستکردنی بەرەیەک بڕۆین. ئەو پلانی یەکەم. پلانی دووەمان ئەوەیە لە ڕۆژهەڵاتی نێوەڕاست کە ئاڵوگۆڕێکی زۆر لە گۆڕێدا هەیە لە تەبلیغات و تەشکیلات و ڕاگەیاندن و کاری مەدەنی لە نێوەخۆی کوردستانی ئێران و ئێران ئەو پەیامە بدەین کە دەبێت خەڵک خۆ ئامادە بکە ئەو گۆڕانکارانە ئێرانیش دەگرێنێتەوە لە هەر حاڵدا ئێران ناتوانێت لە بەر ئەم شەپۆ لە بەرینەی کە هاتوۆتە گۆڕێ نەجاتیدا بێ. بۆ ئەوە هەڵبژاردننی داهاتووی مەجلیسی ئێران هەیە ئێمە تێدەکۆشین متالعی ئەوە بکەین تحقیقی بکەین لێکی بدەینەوە بزانین ئەوە چۆن بکەین بە مەیدان و مەجالێک بووە ئەوانەی بۆ دموکراسی لە ئێران کار دەکەن و بۆ خەبات و جموجۆڵی مەدەنی لە کوردستانی ئێران لە دژی ئەوە. پلانی دیکەمان ئەوەیە لە دنیای دەرەوەدا زۆرتر بە دنیای دەرەوە بڵێن کە حکوومەتی کۆماری ئیسلامی لەلایەن خەڵکەوە شەرعیەت و قانونیەتی نەماوە خەڵک ناخۆشیان دەوێت بە زۆر خۆی ڕاگرتووە مادام بە زۆی خۆی ڕاگرتووە ئیستبداد و دیکتاتۆرەکان دەڕوخێ لەسەر ئەو حکوومەتە سەرمایە گوزاری مەکەن. پلانی دیکەمان ئەوەیە بەدانیشتین لەگەڵ ئێرانیەکانی دیکە وا بکەین بەرەیەکی گشتی ئێرانی دروست بکەین لە ئێستاوە کۆمەک بکەین ئالتەرناتیڤێک بۆ حکوومەتی کۆماری ئیسلامی دروست بێ. پلانی دیکەمان ئەوەیە کە تەلەڤیزیۆنەکانی کوردی تێبکۆشین هەموو لایەکمان کۆمەک بەوە بکەین گفتمانێکی یەکدەنگمان هەبێ بە نسبەت قەزیە کورد لە ئێراندا و ئەوە هەموو خەڵک وردە وردە تێبکۆشێ وەری بگری و لە دژی کۆماری ئیسلامی بەکاری بینێ. ئەوانە مەجموعەیەک پلانن کە ئێمە دانیشتن قسەمان لەسەر کردووە بەڵام ئەوەی لە هەمووان گرنگترە علاقاتی باشی هەردوو لای دموکرات لەگەڵ یەکتر و دوای علاقاتی هەمووی ئێمە لەگەڵ یەکتر لەو جەهەتەدا کە بچینە پێشێ بەیەکەوە ئەو پلانانە جێبەجێ بکەین تاکو وەک حیزب تاک. بەڵێ لە ماوەی ڕابردووە کاک خالید کۆمەڵێک گۆڕانکاری زۆر لە ڕۆژهەڵاتی ناوی نەهاتە پێشەوە زۆر لە سەرکردە و دەسەڵاتدارەکان کۆتایی بە دەسەڵاتیان هات خۆری دەسەڵاتیان ئاوا بوو زۆربەی دیکتاتۆرەکان کەوتن هەندێک دیکتاتۆری تریش بەڕێگەوەن و لە لێواری مەرگان لە نێو ئەو جەنجاڵی و گۆڕانکاریانی کە لە ڕۆژهەڵاتی ناوی نایە ئێوەژۆک و حیزبێک کە دەکەونە نێو جەرگەی ڕۆژهەڵاتی ناوینەوە چ پلان و استراتیژێکی تازە پرۆژێکی تازە هەیە بۆ ڕوبەڕووبوونەوەی سیاسی لەگەڵ ئەو واقعە تازە و ئەو دۆخە سیاسی ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوین هاتوتە پێشەوە چی لە پەیڕەوە پرۆگرامی حیزبی دیموکرات چی لە استراتیژیەت و ئاماژی دوورەکانی حیزبی دیموکرات دەگۆڕێت هیچ شتێکی تازە هەیە لە ئێستا ئەگەر بتوانانی لە یەک دەقا وەڵام بێت. من بەشێکی زۆرم ئەوانە ئاماژە پێکرد. بەڵێ بەڵام لێکدانەوەی ئێمە ئەوەیە گەورەترین بەرنامەی ئێمە ئەوەیە مادام ئێمە حیزبەکانی کوردستانی ئێران لێک حاڵی نەبین لەگەڵێک کۆ نەبینەوە بەیەکەوە هاوکاری نەکەین ئەو ئاڵوگۆڕانێک کە لە داهاتووی ئێرانیش دێتە پێشیە بە ئامادەجیەوە نەچین ڕەنگە وەک کورد لێ وەزنێکی بە قوتمان نەبێ و زەرمەند بین بۆی کە لە هەمووی ئەو سێناریۆ ناڕوونانە و نادیارانەی داهاتووی ئێراندا کورد زەرمەند نەبێ دەبێ یەکگرتوو بێ
و یەکگرتوویەکەی ئێمە دەتوانێت تەزمینی ئەوە بکە کە بە ئامادەجێکی زۆرترەوە ڕوبەڕووی هەمووی ئەو پێشامەدان ببورکە خالی من ڕاتەگرم لە کۆنتترۆل ئاگادارمەکەن یەک دقە کاتمان ماوە من دو پرسیارم ئەوەیە کە ئەگەر بتوانانی لە یەک دقاوەڵام بیت و دو پرسیارم بۆ جەنابەت ئەوەیە ئێستا پەیوەندی سیاسی حیزبی دیموکرات پەیوەندیتان لەگەڵ ئەمریکا و ئیسرائیل وەک دوو ناری وەک دوو نار و دوو هێزی دیاری ئێرانی چۆنە هیچ پەیوەندیەک ئێستا لەگەڵ ئەو دوو هێزەی دنیا هەیە سیاسەتی ئێمە ئەوەیە لە دنیا هیچ دەوڵەتێک بە دوژمنی خۆمان نەزانین بەڵام تەبیعەتەن ئەمریکا موقعیەتی جۆرێکە کە ئێمە دەبێت علاقاتمان لەگەڵی هەبێ پێش لەت بوونیش کاتی خۆی من وەک نێونەری حزبی دموکرات لە واشنگتۆن بوومە ئێستاش حزبی دموکرات علاقاتی باشی لەگەڵ ئەمریکا هەیە لەگەڵ سفارەتەکانی ئەمریکایی پەیوەندیمان هەیە پەیوەندی ئێمە ئەوەیە کە زۆرتر تیان بگەینین کە باش لە ئێران حاڵی بن وەزنی کورد لە ئێراندا چیە و هەر پلان و بەرنمەیەک بۆ داهاتووی ئێران هەبێ لە هەر حاڵەتێکدا نابێت کورد نادی دەبگیرێ و زۆرتر متەوەجەی واقعیاتی کۆمەلگای ئێران بن ئێمە تێدەکۆشین لەو موقعیەتی دیپلۆماتیک ئەو موقعیەتی کە ئەمریکا لە دنیای دەرەوە و لە نێوە خۆی ڕۆژهەڵاتی نێوەڕاست و بەنسبەت ئێران هەیە لە چوارچێوەی قازانج و بەرژەوەندی کووردا کەڵکی لێوەرگرین. بەڕێز خاڵدی عزیزی سکرتێری حزبی دیموکراتی کوردستان سپاس بۆ ئامادەبوونت لە ستودیۆ بۆ تەواوی بەشەکان و بەرنامەکانی ڕوودا و مێژوو بەڕێزان بەرنامەکە کۆتایی هات تا بە یەگەشتنەوەی یەکتر و دیدارێکی تر بە خۆتان سپێنی خواتان